زیندانیانی بادینان ئەو کەسانن کە بەهۆی بەرگری لە ماف و خەمی گشتی لە زینداندان هەر بۆیە ناکرێت بە تەنها بەرجێیان بهێڵین بە تایبەتیش ئەو کەسانە بەهۆی داکۆچی لە چین و توێژەکان و موچە خۆران و مامۆستایان و ئازادە گشتەکان لە زینداندا تون کراون. بەم پێیە ئەرکی هەمومانە خاوەندارەتیان لێ بکەین وەک دەبینین هەموو حیزبەکان ئێستا لە بانگەشەی هەڵبژاردندان و داوای دەنگ لە خەڵک دەکەن کەچی کەیسی زیندانیانی بادینان فەرامۆش کردووە یان هەندێک جار بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکاریان دەهێنن. زۆربەیان پەڕاویان نییە و لە زیندانی ئاسایشدا ماونەتەوە. کەیسەکانیان بە پێی بنەماکانی دادگەری مامەڵەی لەگەڵدا ناکرێت و زۆر جار وەک شەڕی دەرونی دادگاییان دوا دەخرێت وەک ئەمڕۆ کە بینیمان جارێکی تر. ئەمەش پێشێلکردنی ڕوونی مافی مرۆڤە. لەم سۆنگەیەوە داواکارین لە هەموو ئەو کەسانی ناودەسەڵاتی دادوەری کە ئەم کەیسە بە سیاسی و نادادگەری دەزانن هەڵوێز دەربڕن و خۆیانی لێ بێبەری بکەن. بەو پێی لە بنەڕەتەوە کەیسەکە سیاسیە و سەرۆکی حکوومەت پێش دادگاکەوت و بە ئاشکرا دەستێوەردان هەیە. ئەمەش ماف بە پەرلەمان و کوردستان دەدات چاودێری ڕەوشی زیندانیان و ڕێڕەوی دادگاییان بکات و قسەی یەکلاکەرەوەیان هەبێت. لە هەمان کاتدا ئەرکی لایەنەکانی پێگەێنەری حکوومەتە ڕاشکاوانە لە ناو ئەنجومانی وەزیراندا خاوەندیاری لەم کەیسە بکەن. هەڵوێستی ڕوون و کۆنکرێتیان هەبێت و پیشانی خەڵکی بدەن. هەر وەک دەبێ بزانین لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بەرپرسیان و ئیشی جدی ئەوەیە بە یەکدەستی داکۆچی لەم کەیسە بکەن. سەرباری ئەمەش سەرکۆماری عێراق بەرپرسیار دەکەین و پێویستە هەڵوێستی ڕاشکا و کردەی هەبێت لەبەر ئەوەی وەک پۆستەکەی سەرۆکی عێراقی فیدراڵە و هاوکاتیش لەگەڵ بەشێک لە دەستگیرکراوان لە پەیوەندیەکی سیاسی و ڕێکخراوەییدا بۆ لە پێشتر. نایشارینەوە لە سەرەتاوە تا ئەو کاتی ناوی بەشێک لە قونسوڵخانەکان وەک تاوانبار لە کەیسەکە هاتبوو هەڵوێستیان هەبوو. بەڵام بەداخەوە ئێستا هەست بە بێدەنجی ئەوانیش دەکەین. هەر بۆیە لێرەوە جارێکی تر داوا لە هەموو قونسوڵخانەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین کار و گوشاری پێویست بۆ ئازادکردن و کۆتایی هێنان بەم کەیسە سیاسیە بهێنن. لە کۆتاییدا دەڵێین هەتا ئەستەم و زیندانی سیاسی لە هەر شار و شارچێکی کوردستاندا هەبێت هاودەنجی و پشتیوانی ئازادیش بەردەوام دەبێت. کەمپینی هاودەنجی لەگەڵ زیندانیانی بادینان ناوخۆ و هەرێم و ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات. زۆر سپاس. داوام لێکردوون کە تەواوی تۆمەتی سەر زیندانیانی بادینان لا بگرێن و زیندانیەکان بە زووترین کات ئازاد بکرێن. بەڵام دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم هەموو جارێک بە بیانووی پێدانی کات بۆ چارەسەرکردنی ئەو کەیسە دۆسیەی زیندانیانی بادینانیان بۆ زیاتر لە ساڵێک درێژ کردوتەوە و ڕۆژ بە ڕۆژیش ژمارەی چالاکوانان و ڕۆژنامەوانانی حکومراو زیاد دەکات. بەداخەوە لە ئێستادا دۆسیەی هەژمە زیندانیانە بە تەواوەتی یەکلایی کراوەتەوە دۆسیەی 11 زیندانی تر لە دادگاکاندایە و 62 چالاکوان و ڕۆژنامەوانی تریش لە چاوەڕوانی دادگایکردنیان ڕۆژەکانیان لە زیندانەکانی ئاسایش لە هەولێر دووەک بەسەر دەبن. بەداخەوە ڕاستەوخۆ دوای پێکێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی کە کابینەیەکی زۆر ئەمنی و پۆلیسی بۆ ڕاستەوخۆ پلانی بێدەنگکردنی خەڵکی بادینانیان داڕشت کە پلانێکی ئەمنی و لە پرۆسەیەکی نایاسایی و پرۆسەیەکی نادیموکراسی و بە شێوازێکی ناشارستانی و ناخلاقی دەیان چاڵاکوان و ڕۆژنامەنووسە بێتاوانەکان ڕفێنڕان و دوای چەندین مان کە کەس ئاگای لێ نەبوو و لە زیندانە توند کراون و بێبەش کراون لە مافی پارێزەر و لەوێ شەڕی دەرونیان لەگەڵ ئەکرێ. ئێستا لە ئاسایشی گشتی ئەو زیندانیانە زۆر کێشیان دابەزی و شەڕی دەرونی لەگەڵ ئەکرێ. یعنی لە هۆڵێکی 50 مەتری کە بە پێ ئاستی ستاندارد ئەبێ 30 کەسی تیا بێ 135 کەسی تیا لەسەر تەنیشتی یەکتر ئەخەون کە ئەمە یعنی زۆر نائەخلاقیە بەرامبەر ئەمانە ئەکرێ. بێگومان مەبەستی دەسەڵات لەمە بۆ بێدەنگکردنی ئەو خەڵکە ناڕازیای بادینانە بەڵام با دەسەڵات لەوێ باش بزانێ هەر لە تیرورکردنی حەمدی بەرواری و عەلی شەعبان و ڕەوف ئاکرەی و تا ئەگاتەوەدا دۆکی و شکری ڕێکانی و گرتنی ئەم قارەمانانە شێروانی و بەدەل بەرواری و ئەوانەی دیکە قەت بادینان بێدەنگ نابێ و ناتوانن ئەوان بترسێنن.
لەبەر ئەوەی بە تیرۆر نەترسان و ئێمە وەکو کەس و کاری زیندانیان کایانێ ورەمان دابەزێنن ورەمان بەرزە و سەرمان بەرزە.